خۆشەویستانم ئێستاش لە دەڤەری سۆرانەوە پامێرمان ئازات ئۆمەرەوەی ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاگازات سڵاوت لێبێ. ڕەوشی کەشوهۆ لە سۆران و دەوروبەری چۆنە پلەکانی گەرما چەند پلە دابەزیەوە خواری سفر؟ بەڵێ مامۆستازانە سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێتن. دیارە دوای ئەو شۆپۆڵە بەفر و بارانەی ڕووی لە ناوچەکە کرد لە ئێستادا کەشوهەوای ناوچەکە تەنها هەورە ئاسایی بۆتەوە، نە باران ئەبارێەوە نە بەفر ئەبارێتن. من ئەمەوێ ئاماژە بەوە بکەم کەوا ڕێژێکی بەفر لە ناوچە شاخاویەکانی دەبەرەکە و بەشێک لە ناحیە و گوندەکانی سنووری قەزای سۆران و چۆمان و مێرگە سۆر باریوە. لە سەنتەری قەزای چۆمان لە دوو ڕۆژی ڕابردوو بەهۆی ئەو شەپۆڵە بەفربارینەی کەوا ڕووی لە ناوچە کردبوو نزیک بە 10 سنتیم بەفر لە ناوچەکە باری بوو. هەروەها زۆرترین ڕێژەی بەفربارینیش لە سەنتەری ناحیە حاجیۆمەران بووە کەوا نزیک بە 50 سانتیم بەفر لە سەنتەری حاجیۆمەران باری بوو. لە ناوچە شاخاویەکانیش نزیک بە مەتر و نیوێک بەفر باری بوو کەوا ئەمساڵ ڕێژەیەکی باشی بەفر لەو ناوچانە باریوە جیاواز بە ساڵی ڕابردوو. هەروەها ڕێژەی باران بارینیش ئەمساڵ تاوەکو ئێستا گەیشتۆتە 555 ملیم باران کەوا لە ناوچەکە باریوە جیاواز بە ساڵی ڕابردوو کەوا تاوەکو ئێستا 169 ملیم باران بووە. خۆشبەختانە ئەمساڵ ڕێژەی بارانبارین لە ناوچەکە زۆر زیادی کردووە. مامۆستازانە من ئەمەوێ ئاماژە بەوەش بدەم کەوا بەهۆی ئەو بەفربارینەی کەوا لە ناوچەکە باریوە ڕێژەیەکی زۆری گەشتیار ڕۆژانە سەردانی سنووری قەزای سۆران دەکەن بۆ ناوچە گەشتیاریەکان بەهۆی ئەو بەفرێکەوە باریوە بە حکمەوەی لە بەشێک لە ناوچەکانی بڵین پارێزگای هەولێر و ئەوانە بەفر نابارێ هەوڵاتیان بۆ بینینی بەفر سەردانی ناوچە گەشتیاریەکانی سۆرانەکەن و هەروەها ڕێژەیەکی زۆریش لە گەشتیاری عێراق سەردانی بڵین ئەو ناوچە گەشتیاریانە ئەکەن. ڕۆژانە 3000 گەشتیار سەردانی عێراقا بەپێی ئەو ئامارێکەوە ئێمە وەرمانگرتۆ ڕۆژانی هەینی ژمارەی گەشتیار بۆ ناوچەکە زیاتر ئەبێ بۆ نزیکەی بە 5000 گەشتیار سەردانی ئەم ناوچەیە دەکەم. مەشوای کردووە کەوا لە زستانیشدا ناوچە گەشتیاریەکان جیاواز لە ساڵانی ڕابردوو کەوا ناوچە گەشتیاریەکان بوژانەوەیان بەخۆینەوەی، بەڵام لە ئێستادا گەشتیاری زستانش بەهۆی بەفربارین لە ناوچەکە وای کردووە ڕێژەی گەشتیار لە زستاندا زۆر زیاد بکاتن. ئەمەوێ هەر بەهۆی کەشوهەوا کەوا ڕێگاکان گرفتیان بۆ دروست بوو لە ناوچەکە بەهۆی بەفربارین بە تایبەتی لە منتیقەی بڵین سیدەکانەوەوانە لە سەریبەردی بەهۆی ئەو بەفربارینەی لە ماوەی ئەم مانگەدا لە 2 هەفتەی ڕابردوودا کەوا ڕووی لە ناوچەکە بوو گرفت بۆ ڕێگاکان دروست بوو بەهۆیەوە 3 ڕووداوی هاتوچۆ ڕوویدا بوو، تیایدا 5 هاوڵاتی بریندار بوون. هەروەها لە زینی وەرتێش دوێنێ ئێوارە کەوا هاوڵاتیەک ئۆتۆمبیلەکەی لە ناوچەکە بە هەر بەهۆی بەفربارینەوە وەرگەڕا بوو. بەداخەوە کەوا هاوڵاتیەکە بڵێ کاسبکار بوو گیانی لەدەستدا بوو. هەروەها بە ئەو زانیاریانەی کەوامە لە کەشناسی سۆران وەرمانگرتووە پلەکانی گەرما زۆر دائەبەزن ئەم شەو لە سەنتەری قەزای سۆران 4 پلە بۆ جەر سفر دائەبەزێەوە لە ناوچە شاخاویەکانیش زۆر زیاتر پلەکانی گەرما دائەبەزن. ئەمەش کاریگەری ئەبێتن بەسەر ڕێگاکانی هاتوچۆ بۆیە پێویستە شۆفێران لە ناوچەکە زۆر وریابن چونکە ڕێگاکان تووشی بەستەڵەکە بن، بۆیە پێویستە هاوڵاتیان لە بەیانیدا بۆ ئەو ناوچە شاخاویانەی کەوا بەفریان لێباریوەیان سنووری ناحیە حاجیۆمەران زۆر وریابن لەم ناوچانە. بەڵێ پامێرمان ئازات ئۆمەرەوەی ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵمان بۆی سپاس بۆ زانیاریەکانت.